وڵە دەگەڕێمەوە سەر دۆسیەکانی تایبەت بە دەنگدان بە مادەکانی پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ 3 ساڵی داهاتوو. دوێنێ شەو لە نێو هۆڵی پەرلەماندا گرژی دروست بوو بۆ پێی کە هەندێک لە فراکسیۆنەکان ئەیانویستش بە بەرژەوەندی هاوڵاتیان یاریمی کوردستان کۆمەڵێک لەو مادانە کە پێشووتر دەقە سەرەکیەکەی دەستکاری کرابوو تێپەڕێنرن و ئەمە ڕزایەتی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانیشی لێکەوتەوە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە دەرەنجامەکان و کاردانەوەکانی پەسەندکردنەوە مادانە بۆ سەر داهاتووی هەرێمی کوردستان و بەگشتی لەسەر بابەتەکە. میوانێکی بەڕێزم لەگەڵا لە بەغداوە دکتۆر ئەشواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان و بەرپرسی لقی پێنجی پارتی لە بەغدا. دکتۆر ئەشواق ئەم کاتت باش، ئەوەی ماوەی ئەم 3 ڕۆژە لە پەرلەمانی عێراق ڕووی داوە چاوەڕوان نەکراو نەبوو، بەڵام پێشبینی نەدەکرا بەم شێوازە هەرێمی کوردستان بخرێتە ژێر ئەو زەختە زۆرەی لەلایەن هەندێک لایەنی کوردی بە هاوکاری هەندێک لایەنی شیعە دژ بە هەرێمی کوردستان ئەنجامی دەدەن. ئەم هەوڵانە چه ئەنجامێکی دەبێت، چۆنی دەبینن؟ بەڵێ زۆر سپاس لەو لە جنابەت و لە بینەرانی K24. طبعا دەنگەکە ئەگەڕێتەوە گەر عیلاجی کەم بێ زەحمەت. باشە. بەحقەت ئەوەی کە دەیبینین ئێمە لە هۆڵی پەرلەمان ئەمە لێدانە لە قەوەڕی هەرێمی کوردستان بەداخەوە. ئەو لایەنەکە نەیانتوانی خزمەتی خەڵکی کوردستان بکەن، ئەو لایەنەکە نایانەوەیە بەشداری هەڵبژاردن بکەن بەهۆی بە هەر هۆکارێک بێت پەنا دەبن بۆ لێدانی قەوەڕی هەرێمی کوردستان. ئەمەش لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە. یعنی دەستور حاکەمە، دەستور ئەو دەستورە کە ئەم قەوارەی دروست کردووە بە پێی مادەی 117 دەستور قەوارەی هەرێمی کوردستانی دروست کردووە و هەروەهاش دەسەڵاتی هەرێمی کوردستانی تهدید کردووە. بەڵام بەداخەوە ئەوەی کە دەیبینین هەوڵدانە بۆ لاوازکردنی هەرێمی کوردستان، ئەوەی کە دەیبینین هەوڵدانە بۆ یعنی هەڵوەشاندنەوەی قەوەڕی هەرێمی کوردستان. بەڵام خۆشبەختانە ئەم هەوڵانە شکستی هێنا. ئەوەی کە دوێنێ ڕوویە لە پەرلەمان طبعا تەفسیرێکی بۆ ئەکەیت دوودی و ئەگرێتەوە، تەفسیرێکی ئیجابیە ئەگەر بە شێوەیەکی ئیجابی وەردەگریت. ئەمەی کە ئەو وشەیەکە ئیزافە کراوە کە دەڵێت تەمویلەها چۆنەتی تەمویلکردن نەیوتوە ڕاستەوخۆ، چونکە هەمومان دەزانین کە دەستوری عێراقی ئەو ڕێگە نادات بە حکومەتی ئیتیحادی مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ پارێزگاکانی عێراق بکات، نەکو تەنها عەفەن پارێزگاکانی هەرێمی کوردستان بکات، نەکو تەنها سلێمانی بەڵکو هەولێر و دووەکش و هەروەهاش هەڵەبجە. بۆیە ئەوەی کە دانراوە پێم وایە هەڵەی تێگەیشتنێک هەبوو. هەندێک پەرلەمانتەر وا تێگەیشتووە کە حکومەتی ئیتیحادی ڕاستەوخۆ تەعامل بکات لەگەڵ سلێمانی. نەخێر ئەوە نییە. یەک لەو خاڵانە کە حکومەتی هەرێمی کوردستان بە بەردەوامی بە شێوەیەکی عادلانە مامەڵەی کردووە لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان، ئەوە یەک. دووش کە زۆر گرینگە پرۆژەکانش بە شێوەیەکی عادلانە دابەشکراوە بەسەر پارێزگاکانە، بەڵام ئەوەی کە جێگەی ئەسەفە کە هەندێک یان دەتوانم بڵێم یعنی هەندێک کەس دەیانەوێ ئەم وێنێ بە خەڵکی سلێمانی بڵێن کە حکومەتی هەرێم غەدریان لێ کات. نەخێر، حکومەتی هەرێم غەدریان لێ ناکات. یەکێک لەو کەسانە کە من بووم داوام کرد کە بە هاوکاری یونایتد نیشنە کە ڕاستە ئەوە ئەرکی پەرلەمانی کوردستانە و دەبێت پەرلەمانی کوردستان خۆی چاودێری یعنی ئەرکەکانی حکومەتە و دابشکردنی پرۆژەکانە و هەروەهاش بودجەیە، بەڵام بە حکمی ئەوەی کە بە هیچ شێوەیە قەنەعەتیان نەدەکرد. من یەکێک لەو کەسانە وتم ئەگەر یونایتد نیشنە بە حکمی ئەوەی کە خۆی لەسەر داواکاری حکومەتی عێراقی هاتوتە عێراق و هەروەهاش سەرپەرشتی گفتوگۆکانی چی لایەنی کوردی و چی لایەنی عێراقی، داواشم لێ یعنی من ئەو ئەمەلم هەبوو کە ئەوانش بتوانن سەرپەرشتی ئەو گفتوگوانە بکەن لە نێوانی هەردوو حزبەکەیان ئەتوانن بڵێن حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوانەی کە نوێنەراتی سلێمانیەکەن لە حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم حەقیقەتەنە ڕوو ببێتەوە لە بۆ خەڵکی سلێمانی. من خەڵکی سلێمانی بەڕاستی، بەڵام بەداخەوە ئەوەی کە دەیبینین ئێمە هەوڵدان بۆ شێواندنی حەقیقەتەکانە. ئەو برگەیەش کە جێگیر کراوە لە ناو بودجە و دوێنێ دەنگی لەسەر دراوە دەڵێت لە حاڵەتێکش ئەگەر
بالضبط. بخلاف ذلك على رئيس مجلس الوزراء الاتحادي اتخاذ الإجراءات اللازمة لتنفيذ الفقرة ألف وبما فيها التمويل. بلام نيوت وراستو خو سروكي أنجمني وزيران بالتأكيد دبيت بابند بيت بدستور أو كاتا دتوانيت لريقي حكومة هريمي كردستان لحالتك أجر هر كيشيك هبو دەتوانێت لەگەڵ حکومەتی زۆر باشە دکتۆرە شواق کێشەی کۆکردنەوەی داهات لە دەواازە سنووریەکان بۆی کە بگەڕێتەوە بۆ خەزانەی و ناوچانە و هەروەها خەزانەی حکوومەت و بۆ هاوڵاتیان سرف بکرێت لە کاتێکدا کە حکوومەت لیژنەی پێکهێناوە نردوێتە ئەو ناوچانە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەڵام هێشتا هیچ شەفافیەتێک لەو بارە لەلایەن ئیدارەی ئەو ناوچانەوە نییە. فراکسیۆنی پارتی دەڵێ کە یەکێتی نیشتمانی ڕێگر بووە لەوەی کە پشکی لە سەدا 12 پاشەکەوتی موچەی فەرمانبەرانیش لە بوجەدا جێگیر بکرێت. پێتان وایە لاوازکردنی قەواری هەرێمی کوردستان و شێواندنی ڕاستیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی بەغداوە لە قازانجی کێیە لە کاتێکدا دژی بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە؟ پارتی دموکراتی کوردستان و هەروەهاش فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان و هەروەهاش حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان داوای کرد کە هێزێکی مشتەرەک بەڕاستی بچێتە مەرزەکان و لە مەرزەکان ئیبراهیم خەلیل دەستی پێ بکات بۆ ئەوی کەس نەڵێت ئەمە تەنها بۆ باشماخ و ئەو مەرزانێک لە سنوور سلێمانی. بەڵام بەداخەوە بەرەدارانی یەکەتی قبوڵیان نەکرد و ئەمە شتێکی شارەوانیە هەمویان دەیزانن. ئەوەی کە ئێمە دەیڵێن پاشەکەوت چۆن دروست بوو، پاشەکەوت بە حکمی ئەوەی حکومەتی ئیتیحادی موچە و بوجەی خەڵکی کوردستانی نەنارد بۆ هەرێمی کوردستان. بۆیە ئێمە داوامان کرد کە پاشەکەوتی فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان بدرێت لەلایەنی حکومەتی ئیتیحادی. یعنی ئێمە ئەم بابەتە بە مزایدە و بۆ کۆکردنەوەی دەنگ بەکاری ناهێنین. ئێمە بە بەڵگە بە نووسراوێکی فەرمی کاک دکتۆر شاخەوان پێشکەشی پەرلەمانی کردووە، لیژنەی دارایی کردووە و لە گفتوگۆکانی ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی بەغدا داوامان کردووە کە پاشەکەوت فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان دەبێت بدرێت و دەبێت بودجەیشی بۆ تەرخان بکرێت. کەواتە کە تۆ بابەتێک ئەگەر یعنی پەرلەمانتار کە بابەتێک عرض بکات دەبێت لە هەموو خاڵە یاسایەکانی تەثبیت بکات. یەکێک لەو خاڵە یاسانی کە دەبێت کێ هۆکار بوو بۆ ئەو پاشەکەوتە حکومەتی ئیتیحادیە. بۆیە دەبێت حکومەتی ئیتیحادیش بودجەی بۆ تەرخان بکات بۆ ئەوەی بتوانین ئێمە پاشەکەوتی فەرمانبەرەکانمان بدەین، نەکو تەنها پاشەکەوتی فەرمانبەر بەڵکو مستحقاتی پێشمەرگە بەڕاستی چەندەها ساڵ ئێمە لە ناو پەرلەمان جێگری دەکەین بەڵام بەداخەوە لەسەر ئەسڵ واقعە حکومەتی ئیتیحادی سەرفی نەدەکرد. کەواتە ئەمەش قەرزە لای حکومەتی ئیتیحادی. باشە دکتۆرە شواق، 3 ڕۆژە مشتومڕێکی گەرم هەیە سەبارەت بە بەشە بودجێ هەرێمی کوردستان و پشکی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵێک مادە و بەڕگە بە دەستکاریەوە هاتوونەتە شوێنێک کە خۆی ناوەندی یاسادانان و جێبەجێکردنی دەستورە، پێشێلکردنی دەستور لە پەرلەمان بە گوشاری هەندێک لایەن ئایامە متمانە و شەڕعەتی پەرلەمان و هەروەها ڕێککەوتنەکانی داهاتوو دەهێڵێتەوە؟ من پێم وایە یعنی گۆرانکاری لەم ڕەشنووسە ڕێزم هەیە. ڕاستە پەرلەمان بۆی هەیە مناقەلە بکات و بۆی هەیە بودجە کەم بکاتەوە، بەڵام ئێمە دوو حکومەتمان هەیە، حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی ئیتیحادیە. ڕێککەوتنێکی دەستوریان کردووە، دەبێت ئەمە طبعاً ڕوون ببێتەوە. ڕێککەوتنێکی تەنها سیاسی نییە، ڕێککەوتنێکی دەستوری لەسەر ئەو خاڵانە کە چەندەها مانگ گفتوگۆی لەسەر کرا لەلایەنی لیژنەی مختص، کەواتە ئەوانەی کە ئەم برگانە لەناو ئەو ڕێککەوتنەیان پەسەند کرد اختصاسیان هەیە لە بواری خۆیان. بۆیە ئەم ڕێککەوتنە ئەمزا کرا لەلایەنی هەردوو حکومەتەکە و بە ئاگاداری ئەو لایەنە کە حکومەتیان تشکیل کردووە لە ئائتیلافی ئیدارەی دەوڵە. گۆڕانکاری لەم برگانە بەڕاستی ئەمە معنای ئەوەیە چۆن بتوانم بڵێم ئینقلابێک لەسەر ئەو ئیتیفاقە دەستوریە و هەوڵدانە بۆ لاوازکردنی هەرێمی کوردستانە. بودجە دەبێت بودجەیەکی منصف بێت، هەموو هاوڵاتیان وەکو ئەوەی کە لە دەستور هاتووە هەمان مافیان هەیە و هەمان ئەرکیان لەسەرە. لە فەسڵی دووهەمی دەستوری عێراقی ئەوە هاتووە، بەڵام ئەوەی کە ئێمە ساڵانە وەکو نوێنەرانی کورد معاناتمان هەیە ئەو بودجەیەکەیەت وەکو ئەوەی کە یاسای سزادانە بۆ هەرێمی کوردستانە، نەکو بودجەیە بۆ ئەوەی پەسەند بکرێت لە ناو
هۆڵی پەرلەمانە ئەم ساڵە ئەم ڕێکەوتن لە نێوانی دوو حکومەتەکە دەبوایە وەکو خۆی پەسەند بکرێت بەڵام بەداخەوە هەمان کەلتوری پێشوو بەو نەفەسەیە یعنی ئەم گۆڕانکاریە دەکرێت کە ئینه محاکەمەیەکە و بە نەفەسێک دوورە لە ڕوحی دەستور مامەڵە دەکرێت لەگەڵ بەندەکان ئەوەی کە پەیوەندیان هەیە بە هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز دکتۆرە شواقجاف فەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان و بەرپرسی لقی 5 پارتی لە بەغدا زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.